دوعا دەکەی خوشکێکمان دوعا دەکەم مردم هەندی دوعا بکەم قەت ئاواتەکەم نەهاتە جێ بابە سەبرت هەبێ دوعا کردن سەبری دەوێ یەقینت بەخوا قبوڵی کردووە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة پێغەمبەر فەرمی عليه الصلاة والسلام دوعا بکەن یەقینتان بێ کە خوا قبوڵی دەکا بەڵام سەبرت هەبێ بۆ جوابەکەی ئەو دوعایە خەسار نەبوو فڕە نادرێتە تەنەکەی زبری نابەخوای عەزە لله هەر دوعایەکی دەکەی سێ حاڵەتی بەسەر دێ یان دەست بەجێ جواب دەدرێتەوە یان ئەو وەختی زۆرت پێویستە خوا بۆ جواب دەداتەوە یان ئەوەتە لە دەفتەری ئەعمالت بە چاکە دەنووسێت کەواتە هیچی خەسار نەبوو کەرتە دوعایەکیش خەسار نەبوو ئەی بۆچی پەلەتە ئەی بۆچی پەلەتە پەلە مەکە خوا بۆ خۆی دەزانی کەنجین تۆ پێویستت بەو دوعایە خوشکەشی بەڕێز دەڵێتن ئامۆزایەکەم هەبوو بە حوبی دڵ حەزم دەکرد مێر بەو ئامۆزایان بکەم زۆر پارامەوە لەبەرخوا چاڵ ساران شەو نوێژم کرد ئەپارامەوە خوای بە قسمەتە و ئامۆزایم کرد ئامۆزا ڕاست و ژنەکی هینا وەتی شێت بووم نوێژم تەرک کرد حیزابم فرێدا تەمەڕودم کرد لە خوای داکەم زۆر نسحەتی دەکەم چیشم وە مەکە لە خوای بترسێ گوتم تازە مادام خوا ئەوەی بۆ نەکردم هیچ شتێکم ناوێت لە خوای گەورە تەواو تەمەڕود دەکەم سبحان الله تێ ئامۆزایەکەم ژنێکی هینا قەدەری خوش لە کەش نەکەی نەحەوانەوە 2 ساڵی پێش و تەلاقی لاوتی خەنی بوو خۆم لێ بردە پێش گوتی ئامۆزەم هاتە داخوازیم تی بەوەڵڵا ساڵەکی لەگە ژیان بەڵام قورترین ساڵ بوو ژەهرەماری دەرخواردام تی بە خۆم داوای تەلاقم کرد ئەوجا پەشێمان بووم خوایە ئیلها هەم لە تو دەکرد لە دەرکەتم دەدا دەرکەتم دەهەژان ئەوم لۆ بکە نەمدەزانی خێری پێوە نییە ئێستا بە چاوی خۆم دیتم پێت پیشاندام کەوا ئامۆزای کەلکی ژیانی نییە لەگەڵی بەڵام نەمدەزانی ئەو دوعانە ئێمەش دەکەین دەبی بزانی خوا بۆ خۆی عالیمترە خوا لە داک و بابمان بەڕەحمترە ئەو دەزانی ئایا ئێستا جوابت بداتەوە باشەیان نە دا بە پەلەی مەکە لێگەڕێ دوعایەکەی بیکە و بیکە مەقامی خوا هەریدە لە بۆ مەلەکوتی خودای گەورە خوا بۆ خۆی قبوڵی دەکا و ئەو وەختی پێویستە ئەو وەختی خوای گەورە جوابەکەشت لە بۆ دەینیت